سڵاو ڕێز و خۆشەویستیم هاوڕێیانی خۆشەویستم زۆر بەخێراتنتان دەکەم بۆ زنجیرەیەکی نوێ یاخود ئەڵلقەیەکی نوێی زنجیرە یاری مایکرۆسۆفت فلایت سیمیلەیتەر ئەو یاریەکەوە زۆر تاموچێکی لێ دەکەم بەڕاستی لە کردنی چکە یاریەکە سیمیلەیشنە کوشتن و بڕێنشتی تێدا نیە چیرۆکی تێدا نیە تەنیا و تەنیا چێژوەرگرتنە لە هەندێک شوێنی ڕاستەقینە بە گرافیکێکی زۆر جوان بە فڕۆکە بەسەریاندا بفرین. خۆشەویستانم زۆر سپاسان دەکەم بۆ پژگیریەکانی دوو ڤیددیۆی ڕابردوی ئەو زنجیرە هیوادارم پژگیری لەو ڤیددیۆش بکەن بە داگرتنی دوگمەی لایک پژگیری بکەن سبسکرایبی چناڵ بکەن گەر نەتان کردیە ئەوڕۆ دەچینە شوێنێکی پیرۆز دەچینە سنتەری مسلمانان سنتەری ئاینی ئیسلام وەکو شوێن ئەویش مەکە وەروە کەعبەی پیرۆزە لە وڵاتی سعودیە. زۆر نەتەن داواتان کرد لە کۆمنت کە سەردانی ئەو شوێنە بکەن من تاوەکوێتە نەچوومە سعودیا و نەچوومە کەعبەی پیرۆزیش بەڵام ئابەتە خوازم ڕۆژێک بتوانم یاخود ئەو دەرفەتە لەلایەن خودای گەورەوە هەمووان بەخشرێکە بتوانین سەردانی کەعبەی پیرۆز بکەین جا چ بۆ حەجکردن بێت یاخود بۆ سەردانێکی گشتی بێت بینینی شوێنەکان بێت یاخود عمرە بێت. ئەوڕۆ لە وەکو دەبینی شوێنەکە تۆزێک بە ئیزعازی دۆزیمەوە لە بەرەوەی یاریەکە خۆی بە ئاسانی پێت ناڵێم نازام لەبەر چش لە فڕۆکخانەیەکی بچووک لە تەنیشت مەکە دەفڕین خولەکێک دوورین لە کەعبەی پیرۆز کە ئێرەیە ئەوە کەعبەی پیرۆزە بەسەریدا دەفڕین و هەوڵ دەدەین سەیری شوێنەکان بکەین و هەندێک معلوماتی گشتیشتان پێ بدەم لەسەر مەکە وەروە کەعبەی پیرۆز وەروە کاژمێرە گەورەکەی کە لە ناو کەعبەی پیرۆزە. خۆشەویستانم تکا دەکەم پشتێنی سەلامەتی ببەستن خۆتان ئامادە بکەن بۆ زانیاری گشتی بۆ فرینێک لە ناو بیابانەکانی سعودیا تکا دەکەم لایک کۆمنت دەبیر نەکەن بارەس بکەین. ئۆکەی خۆشەویستانم تکا دەکەم قایشی سەلامەتی بەستن چکە نازانین ئەو گەشتەمان چۆ دەبی شارەزایم لەسەر شوێنەکەی نییە. فڕۆکێکی جوانم هینایە فڕۆکەکەمان بە ناوی DA62 دایمەند ئێرکرافتە شەکی جوانە 171 نۆت بە خێرا دەڕۆ نازانم بزڵ دەکات چەند کیلۆمتر لە سەعاتە کۆشتانە بەڵام سەریع دەڕواتن خراپ نییە دەمانەوێت بفرین. تەمشایەکی ژوورەوە بکەین دەبینین کەوا دەبی ئەمە ڕاست بڕۆین دوای دەستە چەپ لەها بدەین واتە لە بۆ ڕۆژ ئاوای بڕۆین. ئۆکەی ژوورەوەمان هەیە جوانە ئەومە بزانم وەبزانم فڕۆکەکەمان دوو مەچینەی هەیە بەڵێ دوو مەچینەی هەیە کەواتە خێرا دەڕوە. ئۆکەی پارکینگەکەی بەردەین یاڵە دەست بە فڕیم بکەین خۆیان بەناوت ئاوڕێیان خۆشەویستم تکا دەکەم کۆمنتەکە بە پاچی بێنەوە بەشی کۆمنت کە دەچینە شوێنێکی زۆر پیرۆز هەست ناکەم کەس جنێو بدا یا قسەی بێمانە بکاتن بەرەوەی دەچینە شوێنێکی پیرۆز ئاگداری هەموو شتێک بن زۆر بە نەرمی بەخۆ زۆر وەڵی حەزەکەم لەوانەیە تایبتە یەک لە فڕۆکەکە دڵخوازەکانم لەو یاری زۆر بە جوانی فڕین زۆر بە جوانی یعنی زۆر بە نەرمی دەڕاو فڕۆکەیە زۆر یەکزار زۆر بەو شێوازە هاوڕێیانی خۆشەویستم دەبیسە بەرز بینەوە وڵا پیشمان با بگژێنینەوە. ئۆکەی هێویگە تەماشایەکی زەویەکەی بکەین دەبینین کەوە ئەو منتیقەیە کە فڕۆکخانەی دەرەوەی مەککەیە دەبین کە زۆربەی زۆری بیابانە بەڵام ئەوەشی لێ ینی چۆن دەڵی خەڵکی لێ دەبین کە چەندین خانووی لێە شاری بچووک بچووکی لێە پشت ئەو چیایی دەبی مەکەبی. ئۆکەی تەواواتینە بەڵام نۆ باهات با زۆر مشکلی لە بۆ فڕۆکەی هاوڕێیانی خۆشەویستم با فڕۆکەکە دەجوڵێنی ئەگەر خۆت تەحکومی پێ نەکەی بە تەواوەتی دەمەوێت هێشتا بچمەوە خۆ دەمێت لەگە هێڵەکەی بڕۆم بەڕاستی ئاوڕانی خۆشەویستم سەدەست بە معلوماتی دەکەین لەسەر مەککە و هەروە لەسەر کەعبەی پیرۆز. سەرەتا دەمەوێت بە باسی شاری مەککەی پیرۆز کەندێک زانیاری من ئینتەرنێت لێرە بەدەست کەتیە. مەککەی پیرۆز یەکێکە لە شارە ئەو شارە گەورەکانی جیهان کە ساڵانە مامیلیۆنان گەشتیاری هەیە بە واستەی بێگومان کەعبەی پیرۆزەوە. مەککە شارێکە کە قیبلەی مسلمانانە بێگومان لەبەر چشە لەبەر کەعبەی پیرۆزە واروەها مێژووی دامەزراندنی مەکەش دەگەڕێتەوە بۆ 2000 ساڵ پێش زاین واتە ئێستا ساڵی 2021 مەککەی پیرۆز یاخود شاری مەککە بۆ 2000 ساڵ پێش زاین دەگەڕێتەوە واتە زۆر ئۆ مای گاد ئەگەر دەبینین هاوڕێن کاژمێرە بەرزەکە لەوانەیە لێرە دیار بێ کاژمێرە
کە باسیش دەکەن ئێستا 2000 ساڵ تەنانەت دەڵێ سەرەتا شاری مەککە زۆر بچووک بووە بەڵام پێغەمبەر لە سەردەمی پێغەمبەر ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ و پێغەمبەر ئیسماعیل سەلامی خوای لەسەر بێ هەبووە بەڵام و کاتی وەکو چۆن دەڵێ دۆڵ و بیابانێکی وشک بووە خەڵکی زۆر کەم لێ بووە بە پێی ئامارەکانی ساڵی 2007 دانیشتوانی شاری مەککە لە ملیۆنە کەس بووە بەڵام ئێستا بێگومان زۆر زیاترە شاری مەککە بەخۆی بە ناوە عەرەبیەکەی بە زۆر مانا دێ بەڵام بەناوبانگترین مانای بە بەکە دێ بەکەش لە زمانی عەرەبی مانای شوێنێکی قەرەباڵغ دێتن واروەها لە چەند سوورەتێکی پیرۆزی قورئانی پیرۆز ناوی هاتیە شاری مەککە لە سوورەتی فەتح سوورەتی ئەلعیمران وەرە سوورەتی ئەنعام واروەها سوورەتی تین و زەیتون ئەوە ناوی مەککەی هاتیە واتە شارێکی بەناوبانگە ئەوە شاری مەککەیە شارێکە لە مێژووی ئیسلام زۆر بەناوبانگە ئێستا لە کعبەی پیرۆز و تاوەرە گەورەکەی نزیک دەبینەوە دەبینین کەوا تاوەرێکی گەوری لێکێ لە گەورەترین سەعاتەکانی جیهان لێ کاژمێری لێ کە بە برج ئەبرەج ئەلبەیت دەناسێت ئەبرەج ئەلبەیت هاوڕێیان باوەڕ ناکەن پێتان بڵێم دەبین ئەوە شاری مەککەیە باوەڕ ناکەن پێتان بڵێم کە ئەو کاژمێرە دروستکردنی ئەو کاژمێرە 15 ملیار دۆلاری تێچووە 15 ملیار دۆلار پارەیەکی خەیاڵی تێچووە ئەو کاژمێرە تاوەکو ئێستا چەند مەتر بەرزە هاوڕێیانی خۆش 601 مەتر بەرزە واتە نیو کیلۆمەتر بەرزە ئەو کاژمێرە زیرەکە هاوڕێیان لە کعبەی پیرۆز نزیک دەبینەوە بە هێزی مەچینەکەمان کەم بکەینەوە بتوانین کعبەی پیرۆزیش ببینین بەڵام سەرەتا پێشەوەی سەیری کعبەی پیرۆز بکەین دەبینین کە شاری مەککەش هاوڕێیان گردی زۆرە ئەوە کاژمێرەکەیە بێگومان لەسەر سەرەوەی نووسرایە ئەڵڵا زۆر ئەوتە کعبەی پیرۆزیش دیارە زۆر بەرزەوە زۆر جوانە یعنی بەڕاستی هەموو موسڵمانێک دەبی زانیاری لەسەر ئەو شوێنە ئۆکێ ئەو شوێنە هەبیتن بەس تیارەکەی بەرنەدەمەوە هیچم نارە ئەوە سەعاتەکەی هاوڕێیانی خۆشەویستم وەکو دەبینن وەروە ئەوەش کعبەی پیرۆزە جا بە ئەوە سەعاتەکە بوتمان یەکێکە لە تاوەرە بەرزەکانی جیهان کە 600 مەتر بەرزە وەروە یەکێکە لە گەورەترین و زەخمترین کاژمێرەکانی جیهانیش وەکوتم 15 ملیار دۆلاری تێچووە لە بۆ تەنیا دروستکردنی سەبر بخولینەوە بسوڕێنەوە بە دەوری ئەوەش مزگەوتی حرامە مزگەوتی پیرۆز مزگەوتی گەورە مزگەوتی کعبەی پیرۆزی تێدایە ئەوەکو دەبین ئێکوانە ئەو تێلانە ئەوە کاتە کە خەڵک حەز دەکە عومرە دەکە لەو تێل و شوێنانە دەمێنێنەوە حەزی عومرەی واتە پارەیەکی خەیاڵی لە بۆ سعودیا کۆ دەکاتەوە گەشتیاریەکی سەیر کۆ دەکاتەوە ئۆکێ بانەک زانیاری تا پێ بڵێن لەسەر کعبەی پیرۆز شێوەیەکی شەشپاڵی هەیە بێگومان بەرزەکەی 15 مترە با لێ نزیک بینەوە هەڵدەین بزانین لێ نزیک بینە بزان یاریەکە لێمان دەگرێت چکە ئەو یاریە لە زۆر شوێن مەسەلەن ئەوە شێت چوومە شاری نیویۆرکە لە بۆ خۆم چوم وتم بزانم دەتوانم لە تاوەری بازرگای نزیکمەوە دوو تاوەری لە 11 سپتێمبەر فڕۆکەی پێکەت بێگومان نەدەتوانین نزیک بێ نزیکش بایەوە باڵەخانەکە نەدەمەوە مێژووەکە دووبارە بکەنەوە فڕۆکە خۆلێتەوە تا زۆر شت هەیە لەو یاری قەدەغەکە بۆ لە ڤیدیۆ ڕابردوو چوونە ناوچەی پەنجاویەک بەڵام نیانهێن یاریەکە لێ ناگەڕێ لەوەی نزیک بیەوە لە باڵەخانەکان نزیک بیەوە نامانەی خۆمان لە تاوەرەکەی بدەین 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 وڵای ئەوەی ئەو فڕۆکیەش خراپ نییە هاوڕێیان ئۆکێ بە هەندێک زانیاریتان پێ بڵێن لەسەر کعبەی پیرۆز 15 متر بەرزە دەرگای چەند درێژی لایەکی دەرگایەکەی 12 مترە و هەروەها دوولایەکەی دیکەشی 10 مترە واتە کعبە پیرۆزیش گەورەیە بەکو قەبارە هەروەها ڕێنە بزانم ئەو ساڵ یاخود پار بوو چەند وێنەیەکی نوێی ژوورەوەی کعبەی پیرۆز نیشاندرە کە زۆر بە دەگمەن وێنێ لە ژوورەوەی بڵاو دەکرێتەوە لەکە ناو کعبەی پیرۆز واتە ناو بەردەڕەشەکەی یاخود دەوروبەری بەردەڕەشەکەی چەند شتێکی تێدایە ئەو شوێنە چەند شتێکی تێدایە بێتان بڵێن یەکەمیان ئاوەڕۆک دەکەوێتە دیواری باکووری واروەها بەشێک لە بەردی بنچینەی کعبەی تێدایە بەردی ئیسماعیلی تێدایە ملتەزەمی تێدایە شوێنێکە لە نێوان بەردەڕەشەکە و دەرگاکە شوێنگەی حەزرەتی ئیبراهیمی تێدایە سەلامی خوای لەسەر بی و
وەروە گۆشە بەردی ڕەشەکەی تێدایە گۆشەی یەمەنی تێدایە گۆشەی سوودی تێدایە گۆشەی عێراقی تێدایە بەرجی کعبەتی تێدایە کە نازانم گۆشانە مەبەستیان چییە بەڵام ئەو شتانەی تێدایە شریتێکی مەرمەڕی تێدا ئێستا لابراوە لەبەر پاڵە پەستۆی خەڵک و قەرەباڵی وەروەها کعبەی پیرۆزیش بێگومان لە قورئان ناوی زۆر ینی لە قورئان بە کعبە ناسرایە بۆش بە کعبە بانگ دەکرێت بەڵام لە پێش ئاینی ئیسلامیش کعبەی پیرۆز بوونی هەر بووە تەنانەت دەڵێ بەشێک لە زانایانی ئیسلام بەپێ ئەو زانیاری لە پێش مەکە لە ویکیپیدیای دۆزیتمەوە هاوڕێیان دەڵێ بە بیر و باوەڕی مسلمانان بیتن بۆ یەکەم جار کعبە لەلایەن فریشتەکان دروست کراوە جێرانەوەی مێژوەکەی ئاماژە بەوە دەکەن کە کعبە 12 جار بنیانراوە بە درێژایی مێژوو ئەمانەی خواردۆژنای بنیاندەرەکان فریشتە ئادەم شیتی کوڕی ئادەم ئیبراهیم سەلامی خوا لەسەر بێ ئادەم سەلامی خوا لەسەر بێ ئیسماعیل سەلامی خوا لەسەر بێ ئەوە کعبەی پیرۆز ئاوڕێمەوە دەبینین چۆڵە بەڵام زۆر جوان دیارە عمالیقەکان و جەهرەم و قوسەی کوڕی کیلاب ئەوانە هەموو کعبەیان بنیاد نایتەوە قوسەی کوڕی کیلاب قوڕەیش و عەبدوڵڵای کوڕی زوبەیر لە ساڵی 65 کۆچی حەجاجی کوڕی یوسف ساڵی 74 کۆچی سوڵتان مورادی چوارەم لە ساڵی 1040 کۆچی ئەوتە کعبەی پیرۆز مێژوویەکی گەورەی هەیە بەڕاستی و بێگومان وەکوتم پێش سەردەمی ئیسلامیش هەبووە بەڵام کاتێک کە ئیسلام هاتە ئەو شوێنەیە خود قورئان دابەزی ئیدی کعبەی پیرۆز وەکو چۆن دەڵێ سەنتەری ئاینی ئیسلام لە بۆ کاتی نوێژکردن بەکاردێ دەکەوێتە مەسەلەن بێگومان دەڵێن کعبە دەکەوێتە ناوەڕاستی زەوی واروەها شوێنی بەتاڵکردنەوەی هێزی موگناتیسی مرۆڤە بۆیش کاتێک ئێمە نوێژ دەکەین نیوچەوانمان لەسەر زەوی دادەنێن بۆ بەتاڵکردنەوەی هێزی موگناتیسی واروەها ئەوە ستایلی نوێشکردنی مسلمانان بەو شێوازەیە واروە لە ڕووی زانستیشەوە دەڵێن کعبە دەکەوێتە سنتەر و چەقی زەوی واتە سنتەری زەوی کعبەیە وەکو دەبینین ئەو شوێنانە دەبایە چاکرا بە بەڵام چاک نەکرا وەکو دەبێن باڵەخانەشتە بەڵام مۆدل 3 دروست نەکرا بەڵام هەر باشە مۆدل 3D کعبەیان دروست کردی ئەوە شەر باشە تەقلەکمان لێدا بەس باشەوە زەمان تەقلەکمان لێدا بەس باشەوە زەماناوڕێ ویستم بەسەر کعبەیدا بفڕم بەڵام نازم یاریەکە نەیهێشت یان فڕۆکەکەم وزەی زۆرە دەبی تۆزە کەمی کەمەوە تاکو بتوانە بسوڕێەوە فڕین لەو یاریەی زۆر قورسە بەڕاستی ئەو هەموو شاری مەککیە شارێکی گەورەیە بەڵام گرد و شاخی زۆرە بەڕاستی ئەکو دەبین قەرەباڵغەکی زۆر هەیە لە خوارەوە کعبە جگە لە ناوی کعبەی پیرۆز لە قورئان بە چەندین شێوەی دیکە ناوی هاتیە کە بێگومان من نایخوێنمەوە لە بەرەوەی نامێ هەڵە بکەم لە خوێندنەوەی چکە بەڕاستی ناوی کعبە پیرۆزە نامە هیچ هەڵەیەک بکەم و ئەو توانیان بەسەریدا بفرین ئەو کعبەی پیرۆزە بێگومان خۆی کعبە دیوارەکانی وەبزان ڕەش نییە پەردەیەکی ڕەشیان پێدادایە و هەندێک لە پەردەکانی وەبزان لە زێر دروستکرایە یاخود ئاو زێڕشتەشی لە بابەتێ بەڵام ئەکید نیمە ناتوانم زانیارەتان پێ بڵێم بێگومان لە چەند ئاەتی قورئانیش معلوماتێ بەڵام ناتوانم ئاەتەکانی قورئانی پیرۆستانمە بخوێن نامەوێت هەڵە بکەم لە خوێندنەوەیان هەرچەندە من عەرەبی دەزانم بخوێنمەوە قورئانیش دەتوانم بخوێنمەوە بەڵام نامەوێت ئەو کارە بکەم ڤیدیۆیەکی یوتیوبی ئەو 1000 ڕقم لێ بگرن بێگومان یەکێک لە گرنگترین شتەکانی کعبەی پیرۆزیش جگە لە نوێژکردن و سەردانیکردنی خەڵک ئاوی زەمزەمە ئاوی زەمزەم لە زانست لە دین لە زۆر شوێن ناوی هاتیە وەروەها وەکو ئاوی پیرۆزە لەلایەن مەسیحیەکانیش ئاوی پیرۆزیان هەیە بەڵام ئاوی زەمزەمی مسلمانەکان بێگومان دەڵێن شیفایە وەروەها لە بۆ زۆر دەرمان وەروەها ئاوێکە کاتێککە پێشەوەی بیخۆ دەتوانی چۆن دەڵێ ویشێک بکەی یاخود ئاواتێک بخوازی ئینشاء الله بەدیدێ ئینشاء الله چکە 100% هەموو شتێک 100% نییە خی گەورە دەبی دوعای بکەین جا خی گەورە بۆت قبول بکە با هەندێک باسی ئەو تاوەرە گەورەتان لێ بکەم هاوڕێیانی خۆشەویستم کە ئەوە هوتێلیشە خەڵک تێدا دەژیە وایفای فریە لەو منتیقەیە دەتوانی بە ئاسانی تێیدا بسوڕیتەوە واروەها کیت فرێندلیە واتە منداڵیش دەتوانی سەردانی بکە بەنایدا بڕوە 96 دانا ئەلڤەیتەری تێداواتە 96 دانا مەسعەدی تێدایە ئێستا دەرێنژی خۆی زۆر پێمی میبیت بین قسەی دەکات نستا کیدمەوە دەرێنا ئەکیدم ئەوە تاوەرەکەیە دەبینین لە نزیکەوە زۆر لێ نزیک بووینەوە لەو قیاسی بسڕێنە زۆر باشە 120 فلۆرەواتە 120 تابقە و تاوەرە لە 2004 تاوەرەکە دەستی پێکرد
15 ملیار دۆلاری تێچووە لە 2012 تەواو بووە و یەکێکە لە پرۆژە هەر گەورەکانی سعودیا بێگومان تاواکو ئێستا کە کرایە وەکەوتم بە ناوی ئەبراج البەیتە کە ناوەکەشی بە هەڵە دەخوێنمەوە بێگومان. ئایا هەموو کەسێک دەتوانانی سەردانی ئەو تاوەرەی بکە؟ بێگومان دەتوانن سەردانی بکەن، بەڵام زیاتر وەکو هوتێلە دەبی تێیدا بمینێەوە، بەڵام ئایا سەردانیکردن پارە دێوەردەگرن یاخود ئەو زانیارم لە ئینتەرنێت بەدەست نەکەت چێ زانیاری زیاتری هەیە لە کۆمنت کا دەکەم بینوسم بە خەڵکی ئاگدار بنەگە وەک خۆم زۆر حەز دەکەم سەردانی کعبەی پیرۆز بکەم، سەردانی ئەو تاوەرە بکەم، وەروە وێنەیەک لە بەشی سەرەوەی بگرم حەز دەکەم و سەردانی کعبەی پیرۆز بکەم بێگومان لە بۆ حەزکە حەزی چێکە لە 5 فەرزەکانی ئاینی ئیسلام ئاینی پیرۆز بێگومان ئەستا زۆر خەڵک زۆربەتان دەنووسژی نوێژی ناکەی توزانێ من نوێژی ناکەم، توزانی سەر بەخۆ دایمەن زەنی خراپ دەبن، زەنی خراپ بەرامبەر ژیری دەبن، بە کوڕێکی پاکم لەگەڵتان یاری خۆشتان لەبۆ دەکەم، معلوماتی باشتان پێ دەم جی باسی نوێژی ناکە کلو باسی دین دەکەی، بەڵێ زەنابەت زۆر نوێژی دەکەی، زۆر لە دین دەزانی، ئەو خەڵکانە لە کۆمنت وادایان بینم لە ئێستا هێشتا ڤیدیۆکەم بڵاو دەکردەوە. ئۆکێ ئاورانی خۆشەویست تقریبان ئەوە زۆربەی زانیاریەکان بوو لەسەر کعبەی پیرۆز و شاری مەکە و تاوەرە بەرزەکە یاخود تاوەری ئەبراج البەیت. هیوادارم سووتان لێ وەرگرت زانیاریتان لێ وەرگرتوی. ئەگەر حەز دەکەن سەردانی شوێنەچکە بکەم سێگۆشەی بەرمودایەکەشم هەر لە بیرە سەردانی شوێنە بکەین لە هەموو جیهان با لە کوردستان دوورکەین زۆبەتان دەنووسن سلێمانی هەڵەبجە نازام چێندەر هەولێر حەز ناکەم زۆر سەردانی کوردستان بکەم لە بەرەوەی زۆربەی یوتیوبەرەکانی دیکە سەردانی کوردستانی کردێ، بەڵام با بچینە چەند هەندێک شوێنی دیکە لە جیهان وڵاتەکانی دیکە شوێنە میهمەکانی جیهان لە کۆمنت بینووسن تکا دەکەم ڕێز و خۆشەویستیم قبول بکەن، چاوتان ماز دەکەم تکا دەکەم لایکی ڤیدیۆ سەبسکرایب لەبیر نەکەن، وەروە فۆڵۆی پەیجی ژیریش بکەن تا ڤیدیۆشی دیکە ڕێز خۆشەویستم قوڵ بکەن. خواتان لەگەڵ.